بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵم لە بەشی دووەمی بەرنامەی G50 بە ئێوەی بەڕێز و خۆشەویست لەگەڵ محەممەد ئەمین پێنجوێنی گەشتینەوە. لەم بەشەی بەرنمەکەماندا بەشی یەکەمی بەرنمەکەمان زیاتر باسی سەرەتای ژیانی کۆمەڵایەتی و گەشەکردنی بیری چەپ و ململانیەکان لەگەڵ میوانەکەم کرا. هەوڵ دەدەین لەم بەشەدا قسە لەسەر باسێکی گرنگی تر بکەین بە تایبەتی لە دوای ڕاپەڕینی ئازاری ساڵی 1991 محەممەد ئەمین پێنجوێنی گەشت دەکات بەرە وڵاتانی دەرەوە یاخود وەکو خۆی دەڵێ ئەفرێ بۆ ئەوروپا بۆ ئەستەمبول بۆ ئەنقەرە. هەندێک لەو کێشە و گیر و گرفتانە یان لەو باس و بابەتانەی پەیوەستە بە کوردەوە باتە لای گەورەکانی جیهان بە تایبەتی لە ساڵانی نەوەتەکاندا بوتروس غالی کاتێک کە سکرتێری گشتینەتەوە یەکگرتوەکانە ئەیبینێت، پاپای ڤاتیکانە بینێت، ئەچێتە لای سەرۆکی ئیتالیا، جگەلەوە چەند جارێکی تر سەردانی بیقاعەکە بۆ لای عەبڵا ئۆجەلان لە دوای ئەوەی زیندانی ئەکرێ و ئەگیرێت دیسانەوەی بینێتەوە. میانگیری لە نێوان پەکەکە و هێزەکانی باشووری کوردستان بە تایبەتی پارتی وێکێتیە ئەکا کاتێک کە شەڕی ناوخۆ ڕوو ئەدا لە نێوانیاندا. جگە لەوەش دیسانەوە هەوڵی ئەوە ئەداد میانگیری لەناوان بەشێک لە هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لەگەڵ حکوومەتی ئێراندا بکات و دواتر ئاگادارە و بە ئاگای لە ڕووداوەکانی ئەم دوایی کۆبانی ئەمانە کۆمەڵە باسی گرنگە. ئێمە هەوڵ دەدەین فریاب بکەوین و لە کاتێکی دیاریکراوەم گفتوگۆیش لەگەڵ محەممەد ئەمین پێنجوێنی بکەین دووبارە بەخێرهاتن دەکەین لە بەشی دومی بەرنامەکەمان. سپاسدانەکەم. من لە دەواازەی سەرەتای ڕاپەڕینەوە دەست پێ یەکەم تۆ کە باسی ڕاپەڕی نەکرێ کاک نەوشیروان مستەفا هەوڵەدا لە ڕێی کا کۆسرەتەوە تۆ ببینێ لە کتێبەکەت باسیەکەی، بەڵام ئەڵێ یەکتریمان بینی و قسەمان کرد بە یەکەوە، بەڵام ئەوەی من تێگەیشتم نازانین یعنی پێ ناڵی باسی چیمان کرایە. بانگشتی کردی بۆی لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان ئیشکەی بانگشتی کردی بۆەوەی لە دوای ڕاپەڕین قۆناغێکی تری نوێیە ئێوە بتوانن پێکەوە کار بکەن و سیاست بکەن. من لە پێشە پرسیارێکە کرد کە لە سەرەتای دروستبوونی کۆمەڵە یارمەتی کاک بەکر و جەمال جەلال و هەندێک کادری کۆمەڵی ڕەنجدەرانم داوە. ئەو پەیوەندیم هەرما بوو هەتا کە لێرەش بووم لە وەزیفەی حکومیشا بووم، ئەو پەیوەندیم هەرما بوو لەگەڵ ئەو برادرانە بە تایبەتی کە ماڵبەندیەکی سلێمانی ئەو وەختە ماوەیە کاک بەکر بەرپرس بوو، دوایی کاک مەلا بەختیار پەیوەندیم لەگەڵ ئەوانە هەرما بوو. زۆر ئیشی هەستیار و گرنگ ئەنجام داوە بۆ لەگەڵ برادران و ڕێخستەکانی کۆمەڵە لە ناو شارە. وەختێکیش کە ڕاپەڕین بوون من ماڵم لە هەولێر بوو، ڕۆژێک سعدوڵا پەرۆش هات وتی کاکۆسەد ئەوێ چاوی پێ بکەوێ. ئەیتر لەگەڵ سعدوڵا پەرۆش و وازانم چەند ڕۆشنبیرێکی تر چوین کاکۆسرەتم دی ئاوای پێوتم، وتی کە لە شاخ هاتووینەتە خوارەوە. کاک نەوشیروان وتوێتی لە هەولێر فڵان کەس هەیە ئەوە دۆست و برادری خۆمانە، ئاگاتان لێبێ و بزانە هەر ئیش و کارێکی بوو بە ئێوە بکرێ یارمەتی بنیتر. ئەو بینینەوان لەگەڵ کاکۆسرەت ئەو نەبوو بۆ ئەوەی پێم بڵێکەوە ئێمە هاتوینەتە هەولێر و هێزمان هێناوە حکومی هەولێری سێ ئێمە یەکەن، ئەگەر کارێشتێکە بوو ئەوە تەلەفۆن و ڕێگەیەکی پیشاندام لەو ڕێگەوەی پەیوەندیم لەگەڵکەوە بۆ ئەوە. بەڵێ چۆن بۆ قەناعەتت گۆڕا لە کۆمەڵی ڕەنجدەرانەوە بۆ پارتی دیموکراتی عەفو و پارتی کرێکارانی کوردستان بە تایبەتی تۆ کاتێکە باسی ئەوەکەی لە هەولێر بووی کە دوکانێکە بوو وابزانم دوکانی کاک حەکیمە کە کاری خەیات بۆ ئێوە لێ بوون دوو کەس فۆتۆکۆپی هەبوو. بەڵێ فۆتۆکۆپی زۆر دوو کە زۆر هاتو چیان کو یەکیان ئازاد حاجۆ بۆ ئەوی تریان ناوەکەی ڕوونیە خۆشت ئەندازەیەک یعنی ناوەکان و ساڵەکانیش لە کتێبەکەشتا بە شێوەیەکی گشتی ڕوون نەکردوێتەوەی ڕووداوەکان، بەڵام بازەوەکەی کە کاریگەریان هەبوو مەوعیدیان ڕێکخستووە و تۆتوانی وتە وردە لەگەڵ ئەوانە تێکەڵ بیت و تا ئەگا بەوە سەردانی بیقاعەکەیت بۆ لای
عبڵاوە جەلا حەزەکەم ئەوە بڕووکەم مەسەلە قەناعەت و قەناعەت گۆڕین نەبوو مەسەلە قەناعەتەکە وا بوو کە ئەمە حرەکەیەکی چەپە کۆمەڵی ڕێژەران دوای بوو بە کۆمەڵە کۆمەڵی مارکسیدینین کۆمەڵی ڕێژدەران دوای بوو بە کۆمەڵە لەبەرەوەی حرەکەیەکی چەپ بوو حرەکەیەکی چەپی کوردی بوو من ئەوەی پێم کرابێ یارمەتیمان و دۆسایەتیم لەگەڵ کردوون وەختێکیش کە پەکەکە هاتە ناو کوردستان و دوای ڕاپەڕین و کادرەکانیان هاتنە ناوەکو جنابیش باسی کردە و دوکانە یەکتریمانە بینی یەکەم کادر ئەوە ئازاد حاجۆ بۆ خۆی ناوی نایفە نایف حاجۆ برای ئەم جوان حاجۆی گۆرانی بێژەی کە هەیە لەسەر ساحەی گۆرانی و مۆسیقای کوردی ئەوانە لە عایلەی حاجۆن عایلەیەکی زۆر شۆڕژگەر و لە حرەکاتی کوردی ڕۆژاوای کوردستانە ڕۆڵیان هەیە و لەوە عیلەن ئەوە کادر بوو ئیتر لە ڕێگەی ئەوە پەیوەندیم لەگەڵ برادرانی پەکەکە و ئەو هێزانی کە لە قەندیلن و چەند جارێک ئەو وەختە لە خواکوڕ بوون هێشتا نهاتبوون بۆ قەندیل خواکوڕ لەو سێ گۆشەیەی تورکیا ئێران عێراقە لەو چیانە بوون سەردانم کردن و ئیتر تێکەڵیم لەگەڵ ئەوانە پیا کردووەکو و ئەوانش حرەکەیەکی چەپی کوردایەتی لەسەر ئەو ئەساسم بەڵێ بەڵام کاتێکە ئەو پارتی ئازادیش دروستەکرێ هەر لە خوا کوڕک تۆ ئەچیت لەوێ ئەوان کۆمەڵێک پرەنسیب گەڵاڵە ئەکەن تەنانە ماهیر وڵات کە سەرپەرشتیاری کۆنگرەکەیانەکە و تۆش داوت ئەکری وەکو خۆت ئەڵێ لەوێ زۆر خەڵکت چەند کەسێکی خەڵکی سلێمانی ناسیوە بەڵام ئەوان زیاتر تویان ناسیوە یعنی نەقدی ئەوە ئەەکەی کە ئەوان بە تایبەتی کە بۆ نمونە ئەو بلۆکی سۆشیالیستی و ئەو فکرەی کە شوورەوی هەیبوو پێشتر کە هەڵوەشاوەتەوە لە دنیا لە وڵاتەکان بە تایبەتی لە سۆڤێتی جاران و ئەوانە ئەمانەیانێت لە شاخەکانی کوردستانەوە لە ڕێی حرەکەی چەکداریەوە دروستیکەن بەڵام تۆ دەی نەقدی ئەمە ئەەکەیت و تەنانەت ئەمەش هەر لە لای عەبڵا ئۆجەلان باس ئەەکەیت چۆن بوو یعنی تۆ قەناعەتت نەکرد بە و بەشێکی زۆر لەو پرەنسیپانی کە خۆت لە کتێبەکەت ئاماژەت پێ کردو ئەوانت بەوە زانیوە کە ئەمە ئەندازێک بۆ واقعی ئێستای کوردستان نابێت ئەوە لەوێ طبعاً کۆنفرانس بۆ کۆنفرانسی ئەوان کۆنگرە بوو کۆنگرەی دامەزرانی پارتی ئازادی کوردستان بوو پاک ئێمەش داوت کرابووین لەوێ وتارێکیاندا بە من دەمان من 4-5 ڕۆژ گوێم گرت لە مناقەشە و لەو بیر و باوەڕانەی کە تەرحەکرێ و لەو پرۆژە سیاسیانەی کە لە کۆنگرەکە باس ئەکرێ و چۆن فۆرمەلەی بکەن و چۆن بیکەن بە بڕیار لە دەزمنی ئەوانە ئەفکارێک بیر و باوەڕێک تەرحەکرا کە حرەکەی مارکسیزم و حرەکەی شوێی لە عالەما ڕووخاوە و بلۆکی سۆڤێت هەمووی ڕووخاوە و فەوزایەک و وەکوواڵێ بەلبلەیەکی فکری ئایدۆلۆژی دروست بووە لە ناو هەموو حرەکەی شوێعی عالەمی و حرەکەی چەپی عالەمیا و بۆچی وا زوو ڕووخا بۆچی بەرگەی نەگر بۆ کە ئەو وەختە وا باو بوویان وا تەنزیریانە کرد کە ئیتر ئەمە ئاخر مەرحەلەی تەتەوری بەشەریەتە سۆسیالیزم و ئەنجا کۆمەنیزم ئیتر لەوە هەموو شتێک کۆتایی و هەموو کێشەکانی بەشەریەت چارەسەرەکرێت لە سۆسیالیزم و کۆمەنیزمە ئەمانە هەمووی ڕووخا نەزەریە یعنی تیۆریەکان بە پێچەوانەوە ئەنجامیاندا و ئەنجامیان گرت ئەوانیش وایەن ئەو کادرانی کە لەوێ مناقەشەیانە کرد و بە تایبەتی کادرەکە هەندێک کادری باشووری لەوێ کە من ناسی من خەڵکی باشوورن و هەندێکی ڕۆژهەڵاتی تیا بوو وەکو دکتۆر سیروان و هەندێک برادەری تر گوایە کە حرەکە ڕووخاوە لەم چیانەی کوردستان و دیسان حرەکەی چەپ و مارکسیزم لە هەموو عالەما بڵاو بێتەوە ئەوە تر من لەوێ داوای قسەم کرد هەرچەند لە پرۆگرامە دانەبوو دایە نابووی توویستم قسەکەم زووتر بکەم داوای قسەم کرد من ئەم بیر و باوەڕم تەرح کرد کە ئەم حرەک ئەفکارە ئەم چمکە فکریە ئەم ئایدۆلۆژیە تووشی کێشەیەکی ناوخۆیی بووە تووشی کێشەیەک بووە کە ئەو
ئەو شیعارانەی کە بڵاویان کردەوە ئەنجامی پۆزتیفی نەهێنا بۆ بەشەریەت ئاوای لێ هاتووە ئەبێ بگەڕێن ئێمە بۆ دەرچەیەک بگەڕێن بۆ چارەسەرێکی تر یان ڕێگەیەکی تر بدۆزینەوە بۆ ئەوەی بۆ چارەسەری کێژەکانی مرۆڤایەتی بەڵام بەنسبەت کوردۆ من هاتمە سەر ئەم خاڵە کە ئێمە ئەم قۆناغی تیا ئەژین قۆناغی ڕزگارکردنی نیشتمانەیە کە بە عەرەبی پێڵێن مەرحەلە تەحەڕڕی وەتەنی ڕزگارکردنی نیشتمانە ئێمە نیشتمانێکمان هەیە دابش کراوە لە 4 دەوڵەت دابشی کردووە 4 میلەت دابشی کردووە کولتوری خۆیان و عەقڵی خۆیان و فەلسفە و سیاسەتی خۆیانیان بەسەر ئێمە سەپاندووە تاریخیان لەبیر بردوینەتەوە زمانیان قەدەغە کردوین لە نیوەی کورد زمانی خۆی نازانێ دیرۆک و تاریخ و کولتوریان هەموو سڕیوینەتەوە ئێمە ئەم قۆناغە ئەوەیە هەوڵ بدەین چۆن ئەم میلەتە ئەم نیشتمانە ڕزگارەکەین لەسەر ئەمە مناقەشە بکەین و ڕێگەیە بدۆزینەوە قەناعەتەکەی تویان وەرگرت لەسەر ئەمە کە من ئەمەم تەرح کردو هەندێک کەس جوابیان دامەوە منیش جوابی ئەوانم دایەوە و مناقەشە کرد ساعتێ 2 ساعتی خایان ئەنجا ئەو برادرەی کە سەرۆکاری کۆنگرەکەیە کرد داوای ئێعلانی هینی کرد بڵێن ئیسراحەتێک یان پشوویەک پشوەکە چەند ساعاتێکی خایەن و هەموو هاتینەوە دوای هاتینەوە بۆ کۆنگرەکە ماهیر کە کادری هەرە پێشکەوتوی پەکەکە بۆ وەختە و سەرۆکاری کۆنگرەکەیە کرد ئەویش ئەنجاهات لەسەر قسەکەی من مناقەشەی کرد و هەندێ شتی لێ زیاد کرد یعنی لەوەیە کە ئێمە شوێیە زیینی و ئەەکەینەوە لەم شاخانی کوردستانەوەم ئاڵا سوورە و تەکداس و چەکوش ئەبین بۆ هەموو جیهان هاتە سەر ئەوەی مەسەلەکە وات تەرحکرا کە ئێمە ڕەنجدەران و خەڵکی زەحمەتیەشی کوردستان و ئەوانەی بیر و باوەڕی یەکسانی و چەپیان هەیە هەوڵ بدەین بۆ ڕزگاری نیشتمان ئەنجا کۆنگرەکە بەم مەسارە ڕۆی دواییش یەکێک لە بڕیارەکان هەر لەو چوارچەوە هەر بەڕاستیش ماوەسە هەر ئەمەوێ منەمە باسی خۆم ناکەم بەڵام کە شتەکەم تەرح کرد واقعیانە تەرەحمە کرد وەکو ویسە بە کەمی باسیەکەم زۆر بە تەفسیل باسم کرد و تجروبەی خۆیشم کە هەموو گەنجێتی و چل ساڵ لە حرەکەی شوێی عێراق و کوردستانی عێراق ڕایشم کردووە ئەوەیشم باس کرد کە ئێمە ئەم ڕەنجەماندا و ئەنجامەکەی ئەمە بوو کەوا بوو پێویستە ئێمە ئەگەر بمانەوێ ئەم کوردە ڕزگارکەین ئەبێ تەبەنی ڕێگەیە بکەینە ڕێگەیە بگرینە بەر کە چۆن نیشتمان ڕزگارن بەڵێ هەر بۆ خۆشی لە واقع ئامامۆستا یعنی بزوتنەوەی چەپ و کۆمۆنیستیە بڵێن بیری سۆسیالیزم هەر بۆ خۆی یعنی لە ناو واقعەکە هێدی نەکەوتۆتە پەراوێزەوە یعنی ئیش پێ ناکرێ و کۆمەڵگەش پێشوازی لێ ناکە و دەردە کۆمەڵایەتەکانیش چارەسەر ناکە یعنی ئەمەی ئێوە لەو ڕوانگەیەوە سەرچاوی گرت بوو من لەو ڕوانگەیەوە کە ئەوەی تا ئیستا کراوە ئەو سیاسەتەیە ئەو نەهجە فکری و سیاسیەی کە منزومەی ئیشتراکیان پێوت گرتیانبەر ئەوە چارەسەری کێشەی بەشەریەتی نەکرد نەک هەموو بەشەریەت چارەسەری کێژەی ئەو جوگرافیایشی نەکرد کە ئەم سیستەم و نیزامانە حکومیتیاکەن 30 ساڵە معنای ئەوەیە ئەبێ بیر بکەیتەوە یا چارەسەری ئەو کەم و کوڕیانە بکە یا ڕێگەیەکی تر هەڵگری بەڵێ مامۆستا ئەمە معنای ئەوە نییە من خۆم هەتا ئێستش باوەڕم بە عەدالەتی کۆمەڵایەتی هەیە باوەڕم بە سیستەمێک هەیە کە تا ڕادەیەک یەکسانی لە ناو کۆمەڵگە و ئەندامەکانی ئەو کۆمەڵگەیە دروستکە باوەڕم هەیە کە ئەبێ سیستەمێک بێ نیزامێک بێ کە ئەو فەرقە چینایەتیە ئەو جیاوازە چینایەتیە گەورەیە مەسەل وەکو نمونە ئیستا خەڵکەیە ناتوانێت سێژەمە خواردنێکی باش بخوا خەڵقیش هەیە لە ئەو پەڕی لە شەو ڕۆژێکە مەسەلەن $10 سەرفەکە ئەبێ ئەم فەرقە جیاوازیە چینایەتیە کەم بکرێتەوە یا بەرەو یەکسانی بچ بەڵێ بەڵام ئێوە دوجار
تێکەڵی پارتی کرێکارانی کوردستانە بن یعنی بە پرسیارێکی سادە بەڕاست پارتی کرێکارانی کوردستان خاوەنی چ بیرێک بوو؟ پارتی کرێکارانی کوردستان خاوەنی بیرێکی چەپ بوو ئەو خاوەنی لە ئەساسا بیرێکی مارکسی چەپ لەسەر ئەمە ئەساسە دروستکان هەچی گروپە حیزب و گروپە سیاسیەکانی کوردستانی باکوورە هەر هەمویان بە چەپ دەستیان پێکرد. خۆ زمانێکیش پارتی دیموکراتی کوردستان لە نیزامی داخلەکەی ئەڵێ نەستەرشید و بیمەبادی مارکسیە لێنیە ئەڵێ ئێمە ئیرشاد لە فکری مارکسی لێنیە ئەم پارتی دیموکراتی کە ئێستا هەیە بەڵام ئەو وەختە ئەو زمانە هەموو حرەکە کوردیەکانی کوردستانی تورکیا و حیزبەکانی کورد کە دروست بوون هەسەر ئەساسی چەپ بوون پەکەکەیش یەک بوو لەو حیزبە چەپانە بەڵام عەبدوڵڵا ئۆجلان شەخسیەن باوەڕ بیر و باوەڕێکی تری هێنایە ئەویش لەگەڵ ئەو بیر و باوەڕایە کە هەتا من جارێک سوالم لێ کردوتم باشە ئێوە چەپ بوون چۆن شیعاری کوردستان و ئازادکردنی کوردستان زۆر بە بەساتە جوابیامەوتی کورد 40 تا 50 ملیۆنە ئەگەر ئێمە بتوانین 40 تا 50 ملیۆن لە ژێر دەستی ئەم وڵات و ئەم دیکتاتۆریانە ڕزگارکەین معناوەیە بەشێک لە مرۆڤاتیمان ڕزگار کردو یعنی ئەوان فکرەکەیان گۆڕی کردیان لە ناو پرۆگرامیانە هەبوو باڵێ هەر لە پرۆگرامیان وێستش خەباتی چینایەتی و خەباتی نەتەوەییان تێکەڵ کرد خەباتی ڕزگاری نیشتمان و خەباتی چینایەتی تێکەڵیان کرد و لەسەر ئەو نەهەجارڕۆن و هەتا ئێستش بەردەوامە و ئێستش ئەوان ڕاستە لە مەراحیل و قۆناغا تەکتیک و استراتیژی گۆڕانکاری بەسەرایەت و ئەوان داوای هەر چوار پارچەی و دەوڵەتییانە کرد لە چوار پارچەی کوردستانە و ئێسێتە داوای خۆسەری دیموکراتیەکەن ئەوان تەجروبەیان لە ژیان و لە خەبات و لە تێکۆشان وەرگرتووە تەجروبەیان لە حکومی ئەو حکوومەتانەی کە کورد حکوومەکەن لە هەر چوار پادشا وەریان گرتووە کە چۆن تەعاملیان لەگەڵا بکەن بەڵام هەدەف و ئاماجی ئەساسیان کە لە مەبادی و لە پرۆگرام و لە سیاسەتان هەیە و لە فکری عەبدوڵڵا ئۆجەلان هەیە کە ئەبێ کوردستان کیانێکی بێ عەبدوڵڵا ئۆجەلان یەک قسەی هەیە ئەڵێ کورد لە خارجی مێژووە ئێمە لە خارجی مێژون هەتا دەوڵەتێکمان نەبێ کیانێکمان نەبێ لە پارچەیەک لە دوو پارچە لە هەموو پارچە دەوڵێتێک و کیانێکمان نەبێ داخلی مێژوو نبی ئەمە تۆ لێکی بیتەوە زۆر گرانە زۆر گەورەیە زۆر چەند کتێبی ئەتوانی لەسەر بنووسی مەسەڵەن ئیسماعیل بەچی لەسەر مەقولەیەکی عەبدوڵڵا ئۆجەلان کتێبێکی دەرکردووەونە کوردستان وڵاتێکە پارچە پارچە کراوە بە چوار پارچە کتێبێکی نووسیوە ئەو نەبێ ئیسماعیل بێژێکی خۆی ئەوە مەقولەی عەبدوڵڵا ئۆجەلانە کە ڕاستەکەی بەڵام خۆبیری چەپ و خەباتی چینایەتی ئێستا لە کاری پەکەکە ڕنگدانەوەی نییە وەکو پێویست تەنها ئەڵێ ئیش لەبەر ئەوەکە ئیش لە پێناوی ڕزگاری ئاکا وەکو ئەوی کە لە ئەدەبیاتی سیاسی خۆیان هەیە و لە پارچەکانی کوردستانە خەباتەکە ئەمە ئەو لەوێتە ئەو لەوێت ئێستا بۆ چیە بۆ ڕزگاری نیشتمانە بەڵام ئەوان وازیان لە خەباتی چینایەتی نەێنەوە وازیان لە ڕۆشنبیرکردنی خەڵکی کوردستان و بە تایبەتی چینی چەوساوی کورد نەهێناوەکە ئێوە ئەبێ خەباتکەن بۆ مافەکانتە باش بەڵام تۆ کاتێک عەبدوڵڵا ئۆجەلانە بینیت ئەتوێ بڕۆی بۆ ئەوروپا پێشنیاری بۆکەی بڕۆی بۆ ئەوروپا ئەوی شەڵێ باشە بڕۆ بەڵام ئیش بکە بۆ پەکەکە تۆ یعنی بە وەڕزیەکە و بە بێتاقەتیەکەوەڵیت من ئەزمموی حیزبی شوعیم هەیە ئەزمموی ترم بینیوە پێشتر یعنی ماندوم بچمە ئەوێ زیاتر کاری نێوەندگیری و کاری علاقاتی ئەەکەم ئەمە بۆ خۆی ماندووبوون نییە لەو ئەفکارەوە ماندووبوون نییە لەوەی کە تۆ ئیتر یعنی تەمەنی خۆت بەشێکی زۆر پێبەخشیوە بەڵام بەرهەمەکەیت نەبینیوە بیچنیتەوە پەکەکە زۆر کەناڵی هەیە بۆ خەبات زۆر کەناڵی هەیە من پێم وت من حیزبایەتی وەکو حیزبایەتی ناکەم هێسێش کە من لەگەڵ ئەو حرەکەیەم لەگەڵ حرەکەی شۆڕشی کوردستانی باکوورە
لەسەر ئەو فەلسفەیەی کە کوردستانی باش و باکوور ئەگەر سربەخۆیە وەرگێ ئەگەر مافێکی کورد وەرگێ تەسیرە کاتە سەر هەموو پارچەکانی کوردستان ئەمە یەک دووەم تەمەنی منی ئێستەیش و ئەو وەختەش ئیتر ئەو هەموو حیزبایەتی ئەم کرد و گەیشتمە ئەو خۆناغا کە من ئەتوانم من پێم ئەتوانم لە کەناڵی دیپلۆماسی لە کەناڵی سیاسی لە کەناڵی ڕۆشنبیری ئەوان ئەم منەزەماتیانە پەکەکە منزومەیەکە مەسەلەن لە کۆنگرەی نەتەوەی دەورەما بووە کۆنگرەی نەتەوەی حرەکەیەکە بزوتنەوەیەکە بۆ کورد چونکە من شخصی خۆیشم گەشتمەوە قەناعەتە کە کورد لە ئەوروپا ئەبێ ئەترسێکی سیاسی و دیپلۆماسی هەبێ خارجی حیزبەکە ئەمە یەک لە کەناڵی ڕۆشنبیری کارم کردووە بووم بە هاوسەرۆکی کۆنگرەی ئەنیستیتوتی کوردی لە بەرلین و لەگەڵ بەڕێز یادی بەخێر ئەسمە شەریفبانلی ئێمە هەردووکمان لە هاوسەرۆک وەکو ئەڵێن ئێمە لەوێ کارم کردووە لە کەناڵی پەیوەندی دروستکردن لەگەڵ حیزبەکان لەگەڵ حیزبی کوردی یا چەند جار چوینەتە لای کە ئێمە بەناوی کۆنگرەوە چوینەتە دەوڵەتەکان هەموو ئەوروپا حتا رووسیا لەگەڵ مەسوولەکان لەگەڵ پەرلەمانەکان باش نامەی کورتمان گەیاندووە بوێ ئەکرێ بڵین محەممەد ئەمین پێنجێنی ئەندام یاخود سەرکردەیەکە یا منەزیرێکە لە پارتی کرێکارانی کوردستان نا من ئەندام نیم من وەکو پێ دەڵێم لە کەناڵە دیموکراتیەکان لە منزومەی پەکەکە ئیشم کردووە کۆنگرەی نەتەوەی ئەنیستوی کوردی بەرلین مەجالە ڕۆشنبیریەکان مەسەلەن من بە هەموو باشی خۆم ناکەم بەڵام چوون بۆ لای پاپا و بۆ لای پەترۆزگالی پێشنیاری من بوو من ڕێکم خز لە ڕێگەی ئەو وەختەی پەترۆزگالی کە سەرۆکی ئومەمی متحیدە بوو کابرایەکی کوردی عێراقی ناوی عیسمەت کەتانەیە شخصیەتێکی گەورەیە نازەم بیستوتانە وەختی خۆی وەزیر بوو لە عێراق وەختی خۆی لە مەجلیسی وەتانی من ئەبینی چووە دەرەوە بوو بە ئۆپۆزیسیۆن بوو بە یارمەتی دەری پەترۆزگالی سەرۆکی نەتەوەیە گردوەکە من لە ڕێگەی ئەوە بە تەلەفۆن قسەم کرد کە ئێمە ئەمانوێ بێن بە لە پەترۆزگالی وتی بە ناوی حیزبە بێن ناتان بینێ وتم بە ناوی ئەنیستۆی کوردی و بە ناوی ئەنیستۆی کوردی من و کاگە ئەسمەد نامەمان بۆ نووسی پەترۆزگالی قوبوڵی کرد حتا ڕۆژی 21 ئازار ڕۆژی نەورۆ کە ئەکاتە ڕۆژی نەورۆز ساڵی 1995 مەوعیدی بۆ دانای چون بۆوێ یعنی قەزم هەیە من لەو مەجالە دیپلۆماسی و سیاسیانە ئیشم کردووە باش من ئەپرسم بەڵام دوجار بۆ خۆی ئەم مەجالە سیاسی و دیپلۆماسی و نێوەنی گیریانە هەموو لە ناو کۆی پرۆسە و مەنزومەی کاری سیاسی و چالاکی پەکەکەدا بۆ مەز من ناوبڕێ وەرەگەم دوای ناوبڕەکە وەڵام بەرەوە بینەرانی بە ڕێز و خۆشەویست ناوبڕێکی کورد وەردەگرم و دەگەڕێمەوە لاتە دووبارە سڵاو بەڵام دوجار تۆ ئەو کاری دیپلۆماتی نێوەنیگیری هەموو ئەوانەی کرد وەکو خۆشی لە کۆتایی کتێبەکە زۆر یعنی زۆربەی پرسوڕاکانت بە قەندیل بۆەوە گەڕاویتەوە بۆ قەندیل تا پێشتر ئۆجلان بەر لەوەی بگیرێت چووی بۆ بیقاع دواتر چووی بۆ قەندیل کارەکان لە چوارچێوەی کاری چۆنەڵی سیاسی پارتی کرێکارانی کوردستانەوە مەسەلەن من کە ناوەندگیریم کردووە لە بینی شەڕێک لە بینی دیموکرات و برادەرانی پەکەکە ڕوویدا و خەڵک کوژرا و ئێمە هەرکەوتینە بینیانە و ڕێکمان خستنەوە خۆ ئەبێ پرسیان پێ بکەم بەو خیاداتانەی کە حرەکەکەیان بەدەستە و حرەکەکە کۆنتترۆڵەکەن ئەبێ بزان و ڕێی ئەوان چیەوە چۆن قسە بکەم و چۆن هەوڵ بدەم بۆ چارەسەری ئەوە مەسەن لە پرۆسی ئاشتیە کە من چوون بۆ ئەنقەرە و مەسوولە گەورەکانی تورکیام دیوە خۆ ئەبێ بچم ڕێی ئەوانم وەرگرتووە و نامەی ئەوانم پێ بێ و ئەوەی کە ئەچم بۆ لایەن دەوڵەتی تورک دانیشین باسی مەسلەی کورد و دیالۆ چارەسەری کێشەی کورد لە تورکیا بە دیالۆگ و بە ئاشتی بکەین خۆ بێ ڕێی ئەوان وەرگرم بێ پرسی ئەوانە ڕاستەکەی ئەوانیش کە ئەگەر بەبێ پرسی ئەوان بخواوان ئیستیقبالم ناکرد ڕاستە یەکێک لەو بەڵام ئەوە شتێک گەگەیەنێ کە من حەز ناکەم بە خۆم بڵێم بەڵام ئەوەڵێ کە ئەوان باوەڕی تەواویان بە من هەیە لە عەبدوڵڵا جەلانەوە لە سەرکردەکانەوە کە من ئەم کارە بە ئیخلاصیەکەم لە پێناوی مەسەلەی کوردە ڕاستە یەکێک لە کەم و کورتیەکانی کتێبەکەت ئەوەیە ڕوودا و ئەبێ
بە تایبەتی کاتەکە یا ساڵەکەی ڕۆژ و مانگ و ساڵ هەبێ کەمترین ئاماژەت بە ساڵەکان کردووە لە کتێبەکەتا ئەو ڕووداوانە باس کراوە کۆی ئەو ڕووداوانە لە کەمترین شوێنە ساڵەکەی ئاماژەی پێکراوە هۆکاری لە بیرچوونەوەیە یاخود هەر خۆ ویستوتەوا بێ وەڵاهی حقیقەتەکە وایە من ئەو کتێبە کە جەناب دەخوێندوتەوە هەمووی ئەمە 2 ساڵ نەمەوە پێش لە زاکیرەمە هەمووی خەزم بووە لە زاکیرەما و باسی ئەەکەم لەبەرەوە زۆری لە حقیقەتە تاریخەکان و مێژۆکانم لەبەر نییە و هەندێکیشی مەشکوکم ڕاست بێ ساڵەکە بەڵام بۆ نووسینەوەی مێژوو ئەمە کەلێنە ئەمە کەلێنە ڕاستە جا ئەو کەسانی کە مەسەلەن بیرەوەریان نووسیوەوە زۆر کەس زۆریان مێژوو ئەنووسنەوە دایما ئەویان نووسی من ئەوەم نەبووە لە گیرفانمان دەفتەرێکە بێ بڵێم ئەمڕۆ بیرەوەریەکان و سەعاد ئەوەوە ئەو وایوتەوە و دوایش نەموشتووە زۆر درێژدا دڕی بدەم بە ئیشەکان من باسی لێرە باسی ویزگە ئەساسیەکانم کردووە باش من ئەچمە سەر هەندێک ویزگەی کار و سیاسیەکانی خۆمە کردووە باشە من ئەچمە سەر هەندێک وێزگەی گرنگ بە تایبەتی تۆ کە باسی سەرەتای شەڕی کوردانی باشوور پارتی وێکێتی لەگەڵ پەکەکەکەی بە تایبەتی و کاتێک کە ئەتەوێ بچی بۆ وابزان بۆ خوا کوڕکەوە لای عوسمان ئۆجەلان تەنانە لە یەکێتی کاگنە و شیروان تا مەسافەیەک دێ لەگەڵ تا مام ڕۆستەم حامیدی حاجی غالی پێم وابێ عەدنانی حەمەی مینایە یەکیکە هینا عوسمانی قادر منەوەر لە پارتی ئەوانە لەگەڵ تابن تۆ باسی ئەو ڕووداوانەی ئەو شەڕانە ئەەکەی بەڵام یعنی باسیەکەی چۆن هەوڵی سڵحداوە بەڵام کەمتر باسی هۆکاری ڕوودانی شەڕەکەکەی بۆچی ئەم هێزانەی باکوور و باشوور یا بڵێن ئەگەرەوانەی باکوور هی پارچەکانی تریشیان لەگەڵای بۆ لەگەڵ پارتی وێکێتی نەیانتوانی لەو سەرەتای دوای ڕاپەڕینەوە چەند ساڵی پێکەوە بحەوێنەوە من ئیشارەتم ماوەکە ئیشارەت ماڵێم تورکەکان لە وەختی شەڕەکە ئەڵێم هەلیکۆپتەری تورکی ئاهاتن لە شەقڵاوە ئەنیشتنەوە سیلاحیان هێنا چیکیان هێنا یعنی ئیشارەتم داوە کە تورک ئەو شەڕەی دروست کرد و ئەمانیش چوون بە پیری شەڕەکەەوە بەڵێ ئەو خولانەی تریش باسەکەیت بە هەوڵی بۆ بنە باسی دڵشاد بارزانی برای کاک مەسعود و عەلی قازی و هینەکەیت باسی مەلیک فوراتەکەی کە دیسانەوە ئێوە خولێکی تری شەڕەکان هەوڵتان داوە ڕایگرنەوە ڕاستە ئەڵی تیاری تورکیا بووە بەڵام وردەکاری ناکۆچەکان باز ناکەیت خۆ من نازانم چ زابتێک هاتووە ئەوەی کردووە باسی ئەوە کە مەڵێم لە ئەستەمۆڵ دوایەوەی لە شەڕەکە شەڕینەوە دوو ئەوە تاریخەکەی دیارە شەڕینەوە دوو کە جەبهەی ئەوەختە وەتەنی هەبوو هەموو هێزی کورد بە پارتی و یەکێتی و مستەشارەکانیشیان هێشتای هێزی عسکەریامە هاتن چوون بە گشت پەکەکە من و کاک نەفشیروان و ئەو کەسانی کە باسی کرد کاک مەحموود بوو حامیدی حاجی عەلی بوو غالی بوو مام ڕۆستەم بوو شێخ تاریق بوو کە کوژرا ئەمانە هەموو چوین تورکەکە ئێمە ئیتیفاق باسم کردەوە ئەڵێمە ئیتیفاقمان کرد لەگەڵ عوسمان ئۆجەلان و ماهیر وڵات هاتمە بە کاک نەوشیروان بەڵێم تورکەکان هاتن زەختیان خستە سەر تەقەدەسی پێ کرد ئەبێ شەڕکە خۆ ئەوە بە سەراحەت لەوە زیاتر چی بڵێم باسی ئەوە کە مەڵێم کە لە شەڕەکە سەر نەکەوتن نوێنەری هەموو حیزبەکانیان کۆ کردەوە کابرای ژەنرال کە قیادەی شەڕەکانیە کرد وتی ئەمە ئیتفاقمان لەگەڵا کردوون بە 20 ملیۆن ئەوانەمان بۆی پاک بکەنەوە ئێوە سەرکەوتو نەبوون 5 ملیۆنی کاتە هێزەکانی باشوور کە ئەوە لەوە زیاتر چی کاتە هێزەکانی باشوور لە ئیرادەی خۆیان نەبوو شەڕەکە بۆسێ ئیتر ئەوە شەڕەکە ئاوا کرا کاکە بە پارە ئەوە بوو کاک نەوشیروان عاجز بوو ئەڵێی بە عاجزیاتەوە بۆ سلێمانی و بێت کە هێرش کرا چونکە ئەمە ئیتفاقمان لەگەڵ خوالی خۆش بێ مام جەلال و کاک مەسعود کرد کە تا ئەگەڕێینەوە شەڕ دروست نەبێ ئێمە لە گەڕانەوە بوو کەوتینە ناو شەڕ کە هاتم بە کاک نەوشیروانم وتمان من چی سەبا عەبدوڵڵا ئۆجەلان بڵێم چونکە ئەو نامی بۆ من نووسیوە لە مادەم تۆ نەوشیروان لە بەینان بڕۆن چی ئەڵێن وەکیلی من لە باتی من ئیمزای کەن بە شەڕ نەبێ ئێوەتم چی بێڵە ئەوە شەڕ بوو ئەوە ئێمە نەگەشتینەوە ئێرە نەوشیروان عاجز بوو بەڵێ تۆ
طبعا وێزگەکانی کتێبەکە زۆرە خۆشت باست کرەمەوە بە کورتی بۆ بینەران باسیکەی یعنی بۆچی ئێوە سەردانی کەسایەتیکی ئاینی گەورەیەک و پاپاتان کریانی ویستان پاپا چی بکە بۆ کورد ئایا تۆ بە ناوی پەکەکە وەکو خۆتیش باسیەکەیت تۆ پرست کرد بەر لەوەی کە بچن سەردانی پاپا بکەن بەڵام بۆچی چوی بۆ لای کەسایەتیکی ئاینی لە کاتێکە ئەو لە ڕووی سیاسیەوە دەسەڵاتێکینەوە بەڵام کەسایەتێکی ڕۆحی بوو ئێمە ویستمان قەزەی کورد وەکو قومبەلە بتەقێنینەوە میلەتێک هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست 50 ملیۆنە 100 ساڵە خەباتەکە بە 4 دەوڵەت بە 4 میلەت لێ ئەدەن و دەوڵەتانی گەورەش پشتگیریانەکە ئەم میلەتە تاکەی مافی نەبێت چیتان وت بە پاپا پاپا هەڵبەت پاپا پۆلسی دووەم بوو پاپا ئێمە زۆر بە ناڕەحەت چوین مسیۆنێرێکماندی لەگەڵ کاگە ئەسمەد وتی ئەو ئێمە جیهەتێکی ئاینین جیهەتی سیاسی نابینین ڕئیس دەوڵەتەکان نەبێکەیەن پاپا هینیانەکە وتمان ئێمە جیهەتێکی کولتورین میلەتی کورد مەزڵومە و لە ئاینی مەسیحی و ئیسلامی شایە ئەبێ پشتی مەزلوم بگیرە دژی زاڵم ئێمە میلەتێکی مەزلومین غەدرمان لێکرێ کولتور و سەقافەت و تاریخمان لەبەر لە ناوچوونایە ئێمەش وەکو ئەنیستیتوتی کوردی بۆ دراساتی کوردی لە بەرلین هاتوین بەم شێوەیە پاپا قبوڵی کردین کە بچین ئەنجا کە چوینە لای چی بۆ کردن چی بۆ کردین پاپا وتی کە چوین تەبعاً 5 دقیقە وازانم زیاتر یا کەمتر توانیمان ڕوبەڕوو ببینین هەر بە پێشەوە وەسابووین ئێسمە شەریف بە فەڕەنسی قسەی لەگەڵ کرد خۆی ئەسلی فەڕەنسی بوو پۆلسی دووهەم بوو ئەسلی پۆلۆنیە بە فەڕەنسی قسەیە کرد وتی ئەمە میلەتێکین ئاوا و لێمانە دەن و ئەمان کوژن و داوا لە پاپا ئەکەین لە قسەیەکە لە کەلیمەیەکە لە مناسبەتێکی ئاینیە یا ڕسمیە باس بکە بڵێ میلەتێک هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست مەزڵومن داوا لە وڵاتانەکەم زڵمیان لێمەکە ئەمە خۆ کەلیمەیەکی بەس کەمە بەڵام ئەو قسەی ئێمە وەکو بۆمبا لە هەموو عالەمی مەسیحیە دەنگە بەڵام ئەوتی لە نوێژەکانە نزانوتی نوێژەتەمان ئەویش وامان پێ خۆ ئەو کابرایەکی دینیە و نوێنەری عیسایە لەسەر ئەرز وەکو خۆیان دەڵێن وتی نوێژێکیشتان بۆکە ئەمە لەگەڵ ئێمە ئیتر ئێمە ئەکتیفامان کرد بەڵام ڕۆژنامەکان میدیەکانی ئیتالیا وڵاتەکانی ئەوروپی کرد یان بەزەجا معلوماتە من جدی ڕنگ چۆغەم لە بەرابوو بۆ ئین باقیێکیشم بەستە بوو هەر فۆکسی تەلەڤیزیۆنەکان لەسەر نوێژەکەی کرد نوێژەکەی وتی بۆتانەکەم بەڵام دوای ئێمە وەفدێکی ژنانی باکوور چوونە لای بە کوردی وتی بەخێر بێن ئەوون بەخێر هاتن یعنی فێری ئەوەیان کردو ئەم کەلیمەیەش بوو بە هینێکی گەورە لە کاریگەری ڕۆژنامەی خۆی هەبوو باش زۆر ئەمە بەنسبەتەوە ئەنجا ئێمە وتمان بۆچی ئێمە چوینەتە لای عالەمی مەسیحی کە خۆمان مسلمانین بۆ نەچینە لای عالەمی ئیسلامی لە سعودیە هین هەیە مەجلیسی علەما المسلمین هەیە عەبدوڕەحمان دوڕەمان لەگەڵ بوو وەختی خۆی مفتی دیاربەکر بوو ئەو پەیوەندی لەگەڵ ئەو جیهاتە ئیسلامیانە هەبوو پەیوەندی کرد وتی ئێمە وەفدێک گەین ئەمانەوێ زیارەتی ئێوە بکەین وەکو علەما المسلمین فعلا چوین بۆ سعودیە کە چوین بۆ سعودیە سەحافی سعودی وەزانم ڕۆژنامەیەکی عکاز و کاموێم نووسی و وەفدێکی کوردی هاتوون و علەما المسلمین نەبین ئەوانە تورکەکان شێت بوون دوایی وەلحاصل لە سعودیە موظفێک لە وەزارەتی دەرەوە هات ئێمە بینی بەڵام ئێمە دووسێ منەظەماتی ئیسلامی هەبوو باشەوان وعدی چیان پێیان ئەوان حکوومەت نەیبینی ئێمە چوینە سەفارەتی سعودیە لە بەرجیکا لە برۆکسل وتیان باشە و مەوعیدتان بۆ داخێن و ئەچن وەزارەتی داخلیاتان بینی و لە ڕێی ئەوانە ئەتوانن مەلیگیا یەکێک ببینن لەوێ لە مستەوە کە چوین ئەوان پەرچیمان بوونەوە موظفێکیان نار
چوینە لای هەیئەت عولەما المسلمین لەوێش خەڵکمان بینی دوایە چوینە لای قەزافیشمان بنی وتمان با نەڵێن هەر لەگەڵ عالەمی مەسیحیا خەریکن لەوێش ئیترەوە بۆ یعنی ویستمان سعودیە ببینین لەگەڵ سەفارەتی مسریش هەر لە وەختا قسەمان کرد چوین بۆ قاهێرا ئەوانیش پەرچیبان بوونەوە تورکەکان احتیجاجیان کرد لەوێ هین هەبوو حرەکەیەکی هەبوو دوایش گیرا حەبسیان کرد لە زمانی جەماعەی ئیسلامی جەماعەی ئیسلامی ئەو کابراایکی مفەکیرێکی ئیسلامی گەورەیە فەهمی هەوێدیماندی ئەو هین بوو ناوەکەی منازەمەیەکی هەبوو مەرکەزێکی جەماعەی ئیسلامی میسر هەبوو کاتی خۆی ئەوە هەندێک لەو جەمعیە ئیسلامیانەماندی وتمان ئێمە عومەر عەبدوڕەحمانتان نەبینی عومەر عەبدوڕەحمان عومەر عەبدوڕەحمان فەهمی هەوێدیمان بری ئەو بردینی بۆ لای دوو سێ کەس ئێستا ئەوەی دوایی سادات ئەهێن مبارەک گرتی و حەبسی کرد و بەریاندا لەو دوایە وتیان ئەمە پارەی لە ئەمریکا وەرگرتووە بە ناوی حرەکەیەکی ئیسلامیەوە قسەیە کرد نازانم شخصێتێکی مەشهور خۆی لە بیسرا شخصێتی گەورە سەید قوتب محەممەد قوتب ئەمانە هەبوو ئەوانەمان نەبینی ئەوانە وەکو مفەکیر هەبوون ئەوانەمان نەبینی فەهمی وێدی بردینی بۆ دوو جەمعیەتی ئیسلامی ئەوەی کە لایادم بێ ئەو کابرا ناوەکەشی زە و تەلەڤیزیۆن هەموو باسییان کرد مبارەک گرتی و ساڵی حکومیاودا وەرحەسەڵ ئێمە نەمانویست هەر لە عالەمی مەسیحیا بێت ویستمان قەزیەکە بێتە عالەمی ئیسلامیش بێتە عالێ بەڵام کەس نەهات بە پیریمانەوە بەڵێ تۆ من ماوەی بەرنامەکەم کەمی ماوە هەندێک باسی گرنگەیەمەوە باسیکەم بە کورتیش تۆ ئێوە ماوەی 5 دقا بە ترۆزگاری وەک خۆت و بینیتان بەڵام پێشتر ئەو کەسەی کە لای بوو ئیشیە کرد لە نووسنگەکەی کابراایکی میسری بوو بە ناوی نەخۆشی و ویست بووی نەیبینن هۆکار چی بوو هەچەند لە کتێبەکە باست کردووە بە شێکیەمەوە بۆ بینەرانیش باسیکەی با هۆکارەکە ئەوە بوو کە ئێمە چوینە ئەوێ جەریدەی واشنگتن پۆست برادرانی ئەوێ مەکتەبێکیان هەبوو لە واشنگتن ئەو خەبەرێکی بڵاو کردووەوە لە واشنگتن پۆست کەوا ئەوە بدێکی کوردی یەن سەرۆکی نەتەوەی گرتوەکانە بینن بۆ یەکەم جار لە تاریخی قەزیەی کوردیە ئەمە لای تورکەکان بوو بە مشکلە مزەکەرێکیان بەڕەسمی بە وەزارەتی دەرەوەی تورکیا مزەکەرێکی یا بوو بە هەیئەی ڕاستەی نەتەوەی گرتوەکان کە ئەوانە ببینن ئێمە لە نەتەوەی گرتوەکان ئینسیحاب بکەین نازانم سووریا احتیجاجی کردبوو ئێرانی احتیجاجی وەختە عێراق هینی نەما بوو نوێنەرایەتی نەما بوو لە بەڵێ ئێوە بینیتان بە ترۆزگالی وەرحاصل چیتان پێوت ئێمە کە چوین باوەڕ بکە پڕ بەم قاعەیە تەلەڤیزیۆن و بە سەدان تەلەڤیزیۆن و ئاژانس و ڕۆژنامە و گۆڤار کۆبوونەوە کە وەفدێکی کوردی بۆ یەکەم جار سەرۆکی نەتەوەی گرتوەکان بینێ کە ئێمە چوین بردینان بەرەو ژوورەکەی پەترۆزگاری لە ئیستیعلام بڵێن پرسگەکەی دایان ناین سکرتاریەت سکرتیارەکەی هات میسری بوو وتی ڕئیس تووشی هەڵامەت بووە بۆ ئێوەش توش نەبن هەروە بەم شێوەیش بەسەر پێوە چەند دەقیقەیەتان بینێ هات بە خێراتنی کردن وتی من نەخۆشم ناتوانم دانیشم لەگەڵتان بەڵام ئەوەش نەبوو وەکو وتمان زەختە سیاسیەکەی دەوڵەتی تورک و ئەوانە بوو بەرەو ڕووی یەکێک لە یارمەتی دەرەکانیان کردو یەکێکی ئاسیاوی بوو ئەویش ناوی لە تەلەڤیزیۆنا زۆرە وەلا حاصل چوین لەگەڵ ئەو کۆبوونەوەمان کرد ئەو کۆبوونەوەکە ئەو وەختە من بووم کاگە ئیسمەت بوو عەلیەگید ئەندامی پەرلەمانی لەوانێ کوردەکان بوو کە ڕای کردووە دەرەوە پرۆفیسۆر ئیزادی هەیە پرۆفیسۆرێکی کووردە لە ئەمریکا لە یەکێک لە جامیعەکانی ئەمریکا دەرسی تاریخ هەڵێتەوە ئەوەیشمان لەگەڵ بوو ئیتر کەوتی نەقسە و باسی قەزەی کوردمان بۆ کردو ئەوانەوە حتا نەیشی هێش ڕسمی لەگەڵا بگرین وتی من هاتووم لەسەر مەسئولیەتێکی گەورە کە تۆتە سەر شانمان زەجەیەکی سیاسیتان دروست کردووە بەڵام مادەم ئێوە وەبدێکی کوردن و یەکەم جار ئێوە چیتان گەیان بەو ئێمە عینیش دوتمان کرد نووسراوتان گەیانە دەستیان بەڵێ ئێمە هەموو دەشتمان نووسی بوو
مختصرێکی ئەوەیشمان نووسی بوو کە میلەتی کورد شۆڕشەکە حرەکەیەک چەکداریەکە بۆ ئەوە نییە کە عشقی شۆڕش و چەکداریە داوای مافی خۆمانەکەن داوە ئەو چەکەی کە هەڵیان گرتووە لە تورکیا دیفاع لە شخصیەتی کورد و لە قەزەی کوردی ئێوە داوا لەندەتەوەیە گرتووەکانەکەین کە دەورێکتان هەبێ بۆ ئاشتی و چارەسەری ئاشتی لە تورکیا و ئەو وەختە بۆتان تورکیا بۆ چوار پارچەی کوردستانەوە بۆ هەموو بەشمان کردبوو چونکە ئەوختە شۆڕشی چەکداری هەبوو لە تورکیا و جگە لەوەیش کە نەتەوەیە گرتووە لە مەجلیسی ئەمن باسی قەزەی کورد کرێ لە چوار پارچە لە ئێران لە عێراق لە سووریا لە تورکیا و هەر بەشەی شتێکمان ئەنجامی هەبوو ئەنجامی هەبوو هیچتان خۆیان ئەوان خۆش شتێک ناتوانێت شتێک بە ئێمە بڵێن بەڵام ئەوەی کە پەترۆزغالی ژووتی و دوایش لە نامەکەیان نووسی بووی ئێستش ئەو نامەکەی پەترۆزگالی بە خەتی خۆی بە ئیمزای خۆی لە ئەنیستوتی کوردیڵێ چی لە تواناما بێ من بۆ قەزەی کوردی تەقسیر ناکەم. بەڵێ کاک مامۆستایانی من زۆر تەوەرەکان زۆرە بەڵام بە کورتی ئەمەوێ باسێک لە پرۆسی ئاشتیکەی لە تورکیا بە تایبەتی تۆ کە باسیەکەیت و لەسەر تەوسیات و بە ئاگاداری مامجەلالی شویت و ئەچیتە تورکیا و گەورە ڕاوێشکاری ئەمنی قەومی ئیمرا تەنەر ئەبینی لەوێ و شاهیدی شەیە کە لە مێژووی کۆماری تورکیا یەکەم جارەکە سەرۆکایەتی کۆماری تورکیا و سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران یاعتراف بە کێشەی کورد بکەن ئەگەر باسێکی ئەوە بۆ بینەران بکەیت چۆن چویتە ئەوێت چۆن بینیتان ئەوە مامجەلال منی بان کرد بۆ بەغاوە تە سەر کۆمار بوو وتی بڕۆ بە برادران بڵێ من ئەردۆگانم دیوە لەم ماوەیە دوو جار باسی قەزەی کوردم کردووە ئەو لە قسەکانیە ئەوە دەرەکەوێ کە ئەگەر پەکەکە ئامادە بێ و چەکدا بنێ ئامادەن بە گفتوگۆ چارەسەرێ بۆ قەزەی کورد بدۆزنەوە ئەمە تا ئێرە چوون بۆ قەندیل بە برادرانم وتم شتێکی وا هەیە مامجەلال شتێکی وای پێشنیار کردووە منیشی تەش داناوە کە ئەمیشە بکەم وتیان بۆ ئێمەش موافقین بڕۆ وتم چی پێ بڵێن وتیان یەکەم جار بڕۆ بزانە ئەوەڵێ چی ئەوە خۆیش چی بە باش ئەزانی بێڵێ من کە چووم یەکسەر چوومە ئەستەمەڵ لەوێ هاتن یەکێک ناوی منی پێ بوو لە هینەکە بردمی بۆ ئەنقەرە بردمی بۆ لای ئەم مدیری مخابرات کە خۆیان پێیان و سایەن مستشار ئاوای وت کە چووم سێ کەس دانیشت بوو وتی ئێمە سێ دەستگای استیخباراتین مخابرات ئەمنی داخلی استیخباراتی عسکەری ئەوە فڵانە ئەوە چکە من پێم وت من لەگەڵ کێ دانیشتوم ئەینووسم وتیان بنووسم مدیری مخابرات مدیری استیخباراتی عسکەری مدیری ئەمنی داخلی وتم فەرمونون وتیان ئێمە ئەمانەوێت چارەسەری قەزەی کورد بکەین وتم ئێوە بە ناوی کێوە قساکەن بە ناوی ئەو دەستگای وتیان ئێمە بەنە ئەو وەختە ڕەجەب تەیب ئەردۆگان ڕئیس وزەرا بوو عەبدوڵڵا گوڵ سەرکۆمار بوو وتیان ئێمە بە ناوی سەرکۆمار و ڕئیس وزەرا کە بەرپرسی حیزبی ئاک پارتیە کە حکومەکە ئێمەش ئەمە ئەم سێ کەسەیش ئەمە وتیان بە ئامێرە و تەکنۆلۆژیەکانیش گوێبیستی گفتوگۆکە وەگوتیشی ئێمە ئیسە لەگەڵ تۆ قسەکەین ئەوان مەجلیسیان هەیە عسکەری و هەردوو ئەو سەرۆکەی کە ناوم هێنا ئەوان سەیرەکەن و سوالی ژەکەن منی سوال لە تۆوە کەمە مکابراوتی تۆ حڕی جوابی تۆ یا جواب نایی تۆ کەفی خۆت فعلەن کەوتی نەگفتوگۆ ئایا پەکەکە ئەوێ بەڕاستی چارەسەریین بکات ئەم مەسەلەیە بکە و بەعاشتی و چەکدا بنێ ئایا پەکەکە علاقەی لەگەڵ دەوڵەتەکانی ئەقلیمی چییە؟ یعنی ئەوەی کە من برادران وتیان و خۆیشم بە باش مەزانی لە چوارچەوەی مەسلحەتی قەزەی کوردە جوابی پرسیارەکان ماوە ئەو دانیشتنە 3 سەعاتی خایەن سەعاتێکی یەکەم کە ئەوانە گویان لێگرتە بوو 2 سەعاتی تریش نیو سەعاتیش ئیسراحەت و قاوەمان خوارد 2 سەعات و نیوەیەکی تریش کە ئەنجا هەر لەگەڵ ئەو سێ کەسا کەوتیم نەگرت بەڵام مختصر ئەوان ئەویان وتیان بۆ برادرانە بڵێ ئێمە عەفوێکی عام دەرەکەین هەموو بێنەوە
خۆیان تەسلیم بکەن بە ناوی پەکەکەوەنە بێن لە حیزبی هەدەپ ئیش بکەن هەدەپە هەدەپ مانیعمانی ئەوە یەک دووهەم چەکدا بنێن ئیعلانی بکەن کە ئێمە چەکماندانە و بێنەوە مشارەکە بکەن لە هەڵبژاردن لە پەرلەمان یا وەکو ئۆپۆزیسیۆن ئیش بکەن یا بەشداریشیان پێ یەکەین لە حکومە هەموو عەفو ئەکرێن 50 ئەوە نزیکەی 60 کەسیان بود لیستێکیان پێ بوو ئەم کەسانە ئیسا عەفو ناکرێن ئەمانە تا ماوەی 5 ساڵ ئەیانەوێ بچن بۆ ئەوروپا هەر وڵاتێکیانەوێ ماعەدا سوید و ئەڵمانیا لەو دوو وڵاتە نەبێت لە چ وڵاتێکی ئەوروپا لە بۆ دوو وڵاتیان ئیسنا کرد ئەو وڵاتانە جالیەی کوردی زۆرتیایە و جالیە کوردەکەی زۆربەی تەرەفداری پەکەکەیە لەوە ئەوان حساباتی خۆیان هەیە بەڵێ ئێمەرجی تر ئەوە ئەمانەش لە کوردستانی عێراقی چدانێن ئێمە لەگەڵ تاالبانیا قسەمان کردووە لەگەڵ بەرزانیش قسەمان کردووە هەروایوت سایەن بەرزانی و سایەن تاالبانی ئەوانیش موافقن لە کوردستانی عێراقیش دایانێن ئێمە ئەتوانین مەسرفێکیان بکێکی لە ماوەی 5 ساڵا وەجبە ئەمانەش هەندێکیان عەفوکرێن و بێنەوە ئەوە حتا بە قسەیەک وتم باش ئەوانەیەنەوە ئێوە هینێکتان هەیە لێرە پێڵێن فاعیلی مەچول بکەر نادیار وتم ئەی مەسەلەی بکەر نادیار چۆن بێ کابرا زۆر گرژ بوو کە بنوان پێوە مەبەستی تیرۆرکردنیان وتم مەسەلەیەنەوە فڵان کەزیێتە لێرەوە تیرۆرەکرێت وتی ئەوە خۆمان ئەوە ئێمە نین ئەووای جوابی بکەر نادیار فاعیل مەجهول ئێمە نین بەڵام ئەتوانین مەعالەجەی بکەین و هەمووش حیمایان بۆ دانێ من هاتمەوە مامجەلالم دی لە هەولێر بوو لە ماڵی کاکۆسرەت و مامجەلال و وازم دکتۆر خەسرەویش دانیشت بوو حادیسەکەم بۆ گێڕانەوە وتم ئاوایە حتا مامجەلال بۆ تاریخ هەڵێم یادی بە خێروتی کاکە پیان بڵێ نەک 600 کەس 600 کەسیش بن من هەریەکەی حیمایان بۆ دانێم لێرە خواکە قەزێک کورد لەوێ بە مەحەلە بێ با لێرە بن هەتا بە تەدریج عەفوکرێن ئەمە تا ئێرە واجبێ ئێمە ئەنجام من چوومەوە بۆ ئەنقەرە جارێکی تر ڕێی ئەمانم بردەوە چوم ئەوە بۆ ئەوان گەڕایەوە ئەوانیش ڕێی خۆیان پێوتم چوومە بۆ ئەنقەرە ئەوان لێرە یەک شتیان داوا کە برادەران بۆ ئەوە تاریخ با هەموو کەس بزانێت وتیان ئەبێ ئەم مەفاوەزاتە لە ڕێگەی ئیمرالیەوە بێت لە ڕێگەی عەبدوڵڵا جەلانە بێت لە حەبسخانە چونکە ئەو سەرۆکی ئێمەی ئەو هەچێک بڵێ ئێمە باش خۆتۆ پارتی حکوومەتی تورکیاش ئەویست دیرەک مباشر لەگەڵ قەندیلە هەتا مدیری مخابرات وتی یەم بۆ قەندیل من پێم وتم ئەهلەن وەسەهلەن من لەگەڵ خۆم ئەوەم بە سەلامەتی هەیە ئەمەش تا ئێرە ئاوا بوو دوای ئەوە ئێمە چوین ئەوان ماوەیە گوەستا بە حەزەکەم ئەوەی ڕوونکەمەوە ماوەیەک وەستا ئیشەکە چوومە بەلای مامجەلال وتم ئەوەتە تورکیا هیچ خەتۆیەکی نەنار هیچی چکە برادران وتیان عەفوێکی عام دەرکە یان 1000 کەس ئەندامی پەکەکەمان لە حەبسخانە محکوم بە ئیعدام 500 یان هەر ئافرەتن با عەلەقەل ئەوانە بەربن با عەلەقەل تۆزێ هەنگاوێک بنێن خەڵکەکەمان جمهورەکەمان بزانن کە حکوومەت ئیسیجابەیەکی هەیە ئەوانم هەموو پێوتن ماوەیە گوەستا من چوون بەڵێ بۆ مامجەلال وتم وەستاوە مامجەلال وتی وەڵی ئەردۆگان زۆر قسەی بۆ من کردو و بەڵێنەکانیشی زۆر بەڵێنی داوە بەجێ نەهێناوە من پێشنیارەکەم حەزەکەم هەروتی حەزەکەم بڕۆی لەگەڵ کاگنیچیە قسە بکەی ئەو لەگەڵ ئەوان ئیسە پەیوەندی زیاتر لەگەڵ ئەوانە هەیە من چوون بۆ لای کاگنیچیر پێم وتم وتی چی ئاگام لێتە هەیەیت ئەڕۆی قەزێکە چۆنە وتم وەڵا قەزێکە وەستاوە و لەسەر چی وەستاوە وتی وتم ئەوان هیچ هەنگاوێکیان نەناوە برادەران ئەڵێن ئەوێ لەگەڵ ئۆجلانەوە دەست پێ بکە ئەم مفاوەزاتە لە ئیمرالیەوە دەست پێ بکە ئەمانی ژەڵێن نە خۆمانیین کاک نەیچی چوو بۆ ئەنقەرە وتی ماوەیەکەم لێ ئەوە کە دوایی بانگی کردمەوە وتی بەم زوانە لە ڕێگەی ئیمرالیەوە دەست پێکە کە لە ڕێگەی ئیمرالیەوە دەستی پێکرد تر ئەوە بۆ ئەحمەد تورک و لەیلا زانا و ئەمانە چوون بۆ ئیمرالی ڕێگەیاندا حکوومەت چوون حکوومەت ناردبوونی
ئەوەی کە لەگەڵ من باسییان کرد بوو لەگەڵ ئەوانیش باسییان کرد لە ڕێی سەلاحەدین و لەیلا و ئەحمەد تورکەوە چوون شتەکانیان باس کردبوو ئیتر دەوری ئێمە نەما دەوری من و مامجلال و کاگنیچیر و ئێمە ئەوان خۆیان کەوتنە گفتوگۆ لەگەڵ ئەو وەفدەی کە لە هەدە بەچوو ئەو وەفدا چوون عەبدوڵڵا جەلانیان بی ئەهاتنە ئێرە ئێمەیانە بینی ئەچوونە قەندیل برادەریانە بی ئەگەڕانەوە ئەوەیش چەند ساڵێکی خایەن مهم ئەوەیە حکوومەت عسکەر تاکی دەکەم بەلەوە ئەرگەنەکۆن کە منەزەمەیەکە لە ناوە جێیشی تورکیا ڕزەختیان کرد لەسەر ئەردۆگان کە ئێمە لا دەبین لەسەر حکوم ئەگەر پەرچیم وردە ئەردۆگان پەرچیمان بوو مەهەپە هات تعاونی کرد لەگەڵ ئەردۆگان بۆی حکوومەت تەشکیلکە مەهەپەش ئەو حیزبە نەژاد پەرستە گورگە بۆرەکانن ئەوانە دژمنی هەموو ئینسانیەتن غەیری تورک نەبێ و دژمنی کوردن مەسەلەکە تێک من ماوەی بەرنامەکەم تەواو و هەرچەند تۆڵی کاتم دێوەڵە محاولەیەکەین ئێمە لە بەشێکی ترا بەشێک لە موردەکاریانە بکەین هەرچەند هەر خۆت لە کتێبەکە باس لەوەشەکە یەڵی بەڕاستی بەشێک لەوەی کە سارد و سڕی تێکەوت قەندیلیش بەرپرس بوو لێی تەنانە بازەوەکە یەڵی عەبدوڵڵا ئۆجەلان لەگەڵ ئەوا بوو پەکەکە چەکدانێ لە سنووری تورکیا دوورکەوێتەوە بەڵام لە قەندیل وەکو پێویست قبول نەکرا من هەوڵێم لە بەشێکی ترا ئێمە بتوانین لە دەرفەتێکی ترا بتوانین وردەکاری ئەوانە و هەندێک لە ڕووداوەکانی ئەم دوایە کە تۆ وەکو کارکتەرێک لە ناویان ناژیاوی تەواو بکەین سپاس بۆ محەممەد ئەمین پێنجوێنی سیاسەتمەدار کە تا ئێستا لە دوو بەشی بەرنامەی جێ50 لەگەڵمان بوو ئەمەوێ بەر لەوەی کە کۆتایی بە بەرنمەکەوێن جارێکتر سوپاست بکەم و بە بینەران بڵێم کە ئێمە کۆتایی بەرنمەکەمان لە بەشێکی ترا تەواوکاری ئەکەیت سپاس دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیاتمە کۆتایی بەشی دووەمی بەرنامەی جێ50 تا بەرنمەیەکی تر بەخوای گەورە و میهرەبانتان دەسپێرم کاتێکی خۆش بۆ هەموو لایەن.